ئەمە قوتابخانەی بانەی بنەڕەتیە لە هەڵەبجە. ئەم مامۆستایانە ئامادەکاری دەکەن بە شێوەیەکی جیاواز پێشوازی لە قوتابیانی پۆلیەکی بنەڕەتی بکەن. بەڕێوەبەری قوتابخانەکە دەڵێت دەیانەوێت لە ڕێگەی سازکردنی ئاهەنگێکی بچووک دڵی قوتابیانی پۆلی یەک خۆش بکەن و ئاشتیان بکەنەوە لەگەڵ قوتابخانە و خوێندن. و ئامانجیش لە ڕێخستنی ئەم مەراسیمە بە تایبەتی بۆ پۆلی یەکەکانمانە تا ئاشتیان کەینەوە لەگەڵ خوێندن و خوێندەواری. وەک ئاگادارن ساڵان مناڵ تووشی کە ئاوەیەگە بوو کە بۆرەوایان و باسی مەکتەبیان لێکرد حەزی نەیەگە بچێت بۆ مەکتەب ترسێنرا بوو. بەهەرحاڵ ئێمە ئەمڕۆ بە ئاهەنگێک پێشوازیان لێکەین تا زیاتر هانیان بدەین و خۆشەویستیان بۆ قوتابخانە و بۆ خوێندن. بەو شێوە مەراسیمەکەمان بۆ ڕێخستن تا زیاتر هانیان بدەین و قوتابخانەیان خۆش بێت. ئەم قوتابخانەی ئێمە جیاوازتر لە ساڵانی تر و هەموو جیاوازتر لە قوتابخانەکانی تری هەڵەبجە پێشوازێکی گەرم لە مەرحەلەکانی هەموو قوتابیانەکەین بە تایبەتی مەرحەلەی یەکەکانمان. حەز دەکەین سەرەتا بە گۆڕوتینێکەوە بە خۆشەویستیەکەوە بێنە ناو قوتابخانەکەمان و بە هەوڵ و وجودی مامۆستا بەڕێزەکان توانیمانە شتێکی خنجیلانە ئەم ساڵ بڵێن جیاوازتر لە ساڵانی پێشوو بە قوتابیەکانمان ئەنجام بدەین بە هیوای ئەوەی کە هەمووان ئینشەڵا بە ساڵێکی پڕخێر و خۆشی بەسەر بەرین، ساڵێکی سەرکەوتن بۆ هەموو قوتابیەکانمان بێت. لەم ئاهەنگە بچووکەدا بەشێک لە کەسوکاری قوتابیانیش ئامادە بوون بە گرنگیەوە لەو چالاکیە دەڕوانن و هیواخوازن ساڵانی ئایندا قوتابخانەکانی دیکە بەم شێوازە پێشوازی لە قوتابیانی پۆلی یەک بکەن. دەستخۆشیان لێگەنیژێکی زۆر باشیان کردووە، هیوایەکی گەشتر بۆ قوتابیان دەخوازی. هەستەکەم خۆشەویستی زیاتر لای قوتابیەکان دروستە بێ بۆ خوێندن، بۆیە دەستخۆشیان لێکەم یشێکی زۆر باشیان کردووە، دەستیان خۆش بوو. لە دوای کۆتاییاتنی ئاهەنگەکەیان بەسەر فەرشی سووردا ئەو قوتابیانی تازە خراونەتە بەر خوێندن بەرەو پۆلەکانیان ڕۆشتن. بە هیوا و مێدێکی گەشەوە لەسەر مێزەکانیان دانیشتن و مامۆستاژ لە یەکەم وانەدا ئەوانی بنەوەی دوا ڕۆژ وەسف کرد. بەو ئاهەنگە بچووک و تایبەتە و قوتابیانایەندە دڵخۆش بوون کە قوتابخانە و خوێندنیان لەلا خۆشەویستتر بوو. سامەر فەتاح، تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ، هەڵەبجە.